ژیان بەردەوامە، بەردەوامی کلیلی هەموو پێشکەوتنێکە. ئێستا جیهان لەو تۆژمە خێرایی پێشکەوتندایە کە تەکنەلۆژیا تێیدا پشکی شێری بەردەکەوێت. شارەکان لەسەر دەستی کارگە و کۆمپانیا بە ئەزموونەکان بنیاد دەنرێن. کارگەکانی بەرەمێنان هەمیشە لە هەوڵی پێشخستنی کەرتی پیشەسازیدان. هەموو ئەمەش لە پێناو وڵاتێکی نێخواز و پێشکەوتوودایە. ئەمڕۆ بەرهەمی دوێنێ و دوێنێ بە سەختی کارمانە کرد و پلانمان دادەنا هەتا بتوانین ئایندەیەکی ڕۆشن بنیاد بنین. ئەمە پرۆژەی نیشتەجێبوونی گاردن سیتیە کە لەلایەن کۆمپانیای بەیانەوە دەستکرا بە بنیادنانی. کۆمپانیای بەیان لقێکە لە لقەکانی کۆمپانیای هەڵەبجە گروپ. پرۆژەکە سەرەتا بیرۆکەیەک بوو، بەڵام دواتر بە پلانی تۆکمە و توانای جێبەجێکار و بە کوواڵیتێکی سەردەمیان و ستاندارد کە سەلامەت و گونجاو بێت بۆ ژیانێکی سەردەمیانە لە ساڵی 2012 توانرا شوقەکانی گاردن سیتی تەواو بکرێت. ئێستا بە نزیکەیی 800 خێزان لە پرۆژەکەدا دەژین. جگە لە خزمەتگوزاری بەردەوامەکانی ئەپارتمانەکان لە گاردن سیتی، گرنگێکی تەواو بە سەوزایی و تیمەنی دڵڕفێنی وەکو نافورە و یاریکا و باخچەی ڕازاوە دراوە. پرۆژەی ڤێلاکانی گاردن سیتی کە پرۆژەیەکی نیشتەجێبوونە یەکێکی ترە لە پرۆژەکانی گروپی کۆمپانیەکانی هەڵەبجە. پرۆژەی ڤێلاکانی گاردن سیتی لە یەکێک لە جوانترین شوێنەکانی باکووری شاری سلێمانی بنیاد نراوە. پرۆژەکە پێکهاتووە لە 342 ڤێلا کە بەسەر 4 جۆر ڤێلادا دابەش دەبن کە بریتین لە 240 مەتری و 480 مەتری و 2600 مەتری و 1000 مەتری. لەگەڵ ئەو کوواڵێتیە بەرزەی بەرەمێنانی ڤێلاکان، ڕووکاری ناوەی ڤێلاکان بە موبیلیات و کەلوپەلی سەردەمیانە و براندی جیهانی ڕازاوەتەوە، لەگەڵ ئەو پەڕی خزمەتگوزاری سەردەمیانکان بۆ ژیانێکی ئاسوودەتر. بڕوانن لەو دیزاین و شێوازی ژیانکردنا کە لێرە دەستە بەرکراوە. پرۆژەی گاردن سیتی کەرکووکی شێکێکی ترە لە زنجیرەی ئەو کارانی گروپی کۆمپانیەکانی هەڵەبجە بەرەمێنانی تێدا کردووە. پرۆژەکە بە یەکێک لە استراتیژی ترین پرۆژەکانی پارێزگای کەرکووک دادەنرێت چونکە دەکەوێتە سەر ڕێگەی سەرەکی نێوان هەولێر و سلێمانی. پاشان هەر لە نزیک گاردن سیتی سلێمانی و بە چەند مەترێک دوورتر پرۆژەی تاون هاوس دەبینین کە پێک هاتووە لە 5 باڵەخانە کە دروست کراوە بە مەبەستی کردنی بەناوەندێکی بە بازاڕکردنی براندە جیهانیەکان. پرۆژەی تاون هاوس بە یەکێک لە نزیکترین پرۆژەکان دادەنرێت لە شەقەمی بازنەی مەلیک مەحموود. لێرە هەموو کەس ئەگەر خاوەندی براندێکی جیهانی بێت یاخود خاوەنی براندێکی ناوخۆیی بێت دەتوانێت بەدەستی خۆی بە شێوەیەکی سەردەمیانە براندەکەی بە بازاڕ بکات. تەواوی ئەم پرۆژانە بەدەستی ئەندازیاری بەتوانیا بنیاد نراون. ئەوان بڕوای تەواویان بەو کەرەستانە هەبووە کە لە پێکهاتەی دیوار و سەقف و زەمینی پرۆژەکاندا بەکار هاتوون. بۆ وێنە خشتی پرۆژەکە یەکێکە لە بەرزترین کوواڵیتەکانی خشت کە لەلایەن کارگەکانی بەرەمێنانی خشتەوە بەرەم هاتوون لە هەردوو کارگەی خشتی ئاسۆ و کارگەی خشتی هیلال. کارگەی خشتی ئاسۆ لە ساڵی 2005 دامەزراوە لەسەر ڕووبەری 210,000 مەتر دووجا. پرۆژەکە بە یەکێک لە گەورەترین کارگەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا دەنرێت کە ڕۆژانە بەنزیکەی 350,000 خشت بەرهەم دەهێنێت بە باشترین کوواڵەتی و ستانداردی عێراقی. کارگەکە خاوەنی چەندین خەڵات و بڕوانامەی ڕێزلێنانە بۆ کەرەستی بنیادنان. هەروەها کارگەی خشتی هیلال بە بەرهەمی 1200 تەن خشت لە ڕۆژێکدا هیچێکی ترە لە گەورەترین کارگەکانی بەرەمێنانی خشت لە عێراقدا. لە ساڵی 2013 کارگەی خشتی هیلال بە تەواوەتی دامەزراوە و لە ساڵی 2021ەوە لەلایەن گروپی کۆمپانیەکانی هەڵەبجەوە خاوەندارێتی دەکرێت. لە زنجیرەی
دایرەی پرۆژە بەردەوامەکانی گروپی کۆمپانیەکانی هەڵەبجە کارگەی کۆنکرێتی هەڵەبجە هەیە کە لە ساڵی 2010 دامەزراوە لەسەر ڕووبەری 10,000 مەتر چوارگۆشە. لە ماوەی ئەوە دانکردنەوەی کوردستان و عێراقدا کارگەکە کۆنکرێتی بۆ پرۆژەکانی ناوچەکە دابین کردو. لەگەڵ بەرداوامبوونی گەشەسەندنی کارگەکە لە ساڵی 2019 فراوانتر بوو بۆ 7,500 مەتر چوارگۆشە و گواسرایەوە بۆ قەزای تەنجەرۆ کە ئێستا توانای بەرهێمانانی 2,500 مەتر سێجا کۆنکرێتی هەیە و شانازی بەدەستگا و ئامیر پێشکەوتەکانی دەکات بۆ دابینکردنی کۆنکرێتی ئامادەکراوی کوڵەتی بەرز. هەڵەبجە گروپ بۆ کاری لە پێشینەی خۆی بەردەوامە لە خزمەتکردن و کارگەی قیری ئاران یەکێکی ترە لە کارگە گەورەکانی بەرهێمانانی قیر بۆ پرۆژەکانی ڕێگاوبان لە عێراق و هەرێمی کوردستان. کارگەکە لە ساڵی 2007 دامەزراوە لەسەر ڕووبەری 137,000 مەتر چوارگۆشە و یەکێک بووە لە یەکەم کارگە قیرەکان لە هەرێمی کوردستان. کارگەکە لە ڕێگەی کارگەی قیری گەڕۆکەوە توانای دابینکردنی قیری هەیە بۆ ناوچە دوورە دەستەکان. لە بۆری ئاوەدانیدا هەڵەبجە گروپ پێشەنگە. فامیلی مۆڵ کە یەکێکە لە گەورەترین سنتەرەکانی بە بازارکردن لە عێراق و هەرێمی کوردستان با یەکێک لە پرۆژە ناوازەکانی هەڵەبجە گروپدا دەنرێت کە لە ساڵی 2012 لەسەر ڕووبەری 43,000 مەتر چوارگۆشە لە شاری سلێمانی دەستکرا بە بنیادنانی و لە ساڵی 2016 کرایەوە بەڕووی هاوڵاتیاندا. پرۆژەکە چەندین بازار و براندی ناوخۆی و جیهانی لەخۆ دەگرێت لەگەڵبوونی هایپەرمارکێتێکی گەورە و چەندین ڕێستۆرانت و فاسفود. هەروەها وێستگەی سوتەمەنی هەڵەبجە لە نزیک فامیلی مۆڵ یەکێکی ترە لە پرۆژەکانی گروپی کۆمپانیەکانی هەڵەبجە کە لە ساڵی 2020 دامەزراوە و لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستان مۆڵەتی پێدراوە. هەر لەناو پرۆژەی گاردنستی سلێمانیدا پرۆژەی مۆنتیسۆری نێودەوڵەتی یەکێکی ترە لە پرۆژە هاوچەرخەکانی گروپی کۆمپانیەکانی هەڵەبجە. پرۆژەکە پێگاتووە لە 3 قۆناغی پەروەردەکردن کە ئەوانیش دایەنگا و باخچە و قوتابخانەی مۆنتیسۆری نێودەوڵەتیە. لە هەر سێ فێرگەکەی پەروەردە و فێرکردنی مۆنتیسۆری نێودەوڵەتی ڕەچاوی فەلسەفەی دایانی ئیتاڵی ماریا مۆنتیسۆری دەکرێت کە زیاتر لە سەدەیەک کاریگەری زۆری لەسەر شێوازەکانی پەروەردە هەبووە لە زۆربەی وڵاتاندا. هەروەها پرۆژە خێرخوازیەکانی هەڵەبجە گروپ کە پێکهاتووە لە دروستکردنی چەندین قوتابخانە و خوێندنگە و نەخۆشخانە و چەندین پرۆژەی گەورەی تر کە بەردەوامن لە خزمەتکردن. کۆمپانیای هەڵەبجە بۆ خزمەتگوزاری تلیکۆم لە ساڵی 2012 دامەزرا. کۆمپانیەکە لە بواری پێشکەشکردنی خزمەتگوزاری کەرتی تلیکۆم کار دەکات و بە بەکارهێنانی تەکنۆلۆژیای سەردەم و ئەزموون و زانیاری زانستی چەندین ساڵی کارمەندەکانی هۆکار بووە بۆ ئەوەی بە شێوازێکی دروست و پێشکەوت و بەردەوام خزمەتگوزاریەکانی خۆی پێشکەش بکات. هەروەها کۆمپانیای هەڵەبجە بۆ بازرگانی گشتی و گواستنەوە لە یەکەمین پرۆژەکانی گروپی کۆمپانیەکانی هەڵەبجەیە کە لە ساڵی 1992 دامەزراوە. کۆمپانیەکە بە تایبەت کار لە بواری گواستنەوەی کەرەستە و ڕێخستنی ئەو ڕێکارە دەکات. ئەمە جگە لە پێکهێنانی تۆڕێکی بازرگانی لە بنکە بازرگانیەکانی جیهان وەک دووبەی و تورکیا و چین و گەلێک وڵاتی دیکە. کەرتی پیشەسازی لەم ساڵانەی دواییدا پێشکەوتنێکی بەرچاوی بەخۆیەوە دیوە. کۆمەڵگەی خۆراکی ڕەسەن گەورەترین ناوچەی پیشەسازی خۆراکە لە عێراقدا. بەرهەمەکانی ئەم کارگەیە سنووردار نابێت و لە چەندین بواری پیشەسازی خۆراکدا کار دەکات. لە کارگەکەدا بەرهەمەکانی شیرەمەنی بە هەموو جۆرەکانیەوە بەرهەم دێت. لەگەڵ ئەم کۆمەڵگە خۆراکیەدا کارگەی ڕۆنی زەیتونی ڕاسان هەیە کە لە ساڵی 2008 بنیاد نراوە. کارگەکە لە وەرزی کارکردنیدا توانای بەرهێمێنانی ڕۆنی زەیتونی ئێکسترا ڤێرجنی هەیە کە باشترین کواڵەتی ڕۆنە لە جیهاندا.
جگە لە پیشەسازیەکەی خۆی توانای کۆکردن و گۆڕینی زەیتونی جۆتیارانی ناوچەکەی هەیە بۆ باشترین کوالەتی ڕۆن. لە زنجیرەی ئەو کارتە پیشەسازی خۆراکەی باسمان کرد، پیشەسازی بەخێوکردنی بزنیسانین هەیە لە چێڵگەی ئاژەڵداری ڕاسان. چێڵگەکە لە ساڵی 2009 بنیاترا لە ناوچەیەکی فێنک لە دامێنی چیای شنەروێ. بزنیسانین توانای بەرەمێنانی 3 لیتر شیری هەیە لە هەر ڕۆژێکدا کە کوالەتی شیرەکەی لە باشترین جۆرەکانە. لەگەڵ ئەوەشدا چێڵگەکە بە نزیکەی 1000 لیتر شیر بەرهەم دێنێت لە هەر ڕۆژێکدا. پرۆژەی ئاژەڵداری ڕاسان داهێنانێکی نوێی لە ناوچەکەدا و یەکێکە لە زنجیرەی ئەو کردە پیشەسازیانی گروپی کۆمپانیەکانی هەڵەبجە پێشکەشی دەکات.